ئێمە لە گەرمیانین لە ناوچەی قۆرەتووی سەر بە قەزای خانەقین لە بەرنامەی سۆراغ و سڵاوتان لێبێ بەڕێزان هاتووینە تا قۆرەتوو بۆ سۆراخکردن سەبارەت بە ژیانی ئاسکە کێویەکانی ئەم ناوچەیە دەمانەوێت بزانین تا چەند ژینگەکە و ناوچەکە ئارامە بۆ ئەوەی کە ئەم ئاسکانە لە سروشتی خۆیان داژیان بکەن بەداخەوە بە بەردەوامی گلەی ئەوە کراوە یاخود مەترسی ئەوە لەسەر ژیانی ئەم ئاسکانە هەبووە کە ڕاو دەکرێن ئەگەرچی پۆلیسی دارستان لە ناوچەکە لایەنە ئەمنیەکانی ئەم ناوچەیە ئەوانی تایبەتمەندن بەم بابەتە هەوڵی تەواوەتیان داوە شەو و ڕۆژیان خستووەتە سەریەک بە بێوچان بۆی بتوانن ئەو ڕاوچیانە دەستگیر بکەن کە بوونەتە مەترسی بۆ سەر ئاسکەکانی گەرمیان لەگەڵەوەش داوای کە جێگەی دڵخۆشیە خەڵکی ناوچەکەش بە ئامان شێوە هاوکارن حەزمان کرد لە بەرنامەی سۆراخ بکەین بۆم بابەتە و بزانین تا چەند ئەو ڕێکارانە کاریگەریان هەبووە لەسەر ژیانی ئاسکەکان و تا چەند بۆتە هۆی ئەوەی کە ژینگەیەکی ئارام و فەرهەمیان هەبێت لەگەڵ پۆلیسی دارستان و لەگەڵ هەندێک لە خەڵکی ناوچەکە قسە دەکەین و زانیاری و دیمەنی جوانتان نیشان دەدەین سەبارەت بە ئاسکەکانی گەرمیان لەگەڵمان هەبێت. نەقیب هاوڕێ جەلیل یەکێکە لەو ئەفسەرانی کە بەڕێوەبەری بەشی پۆلیسی دارستانە لە ژینگەی خانەقین پێکەوە مەیدانین هاتووینەتە ناوچەکە تاوەکو بە چاوی خۆمان ببینین ژینگەیەکی ئارام فەرەهەم کراوە بۆ ئاسکەکانی گەرمیان هەروەها ئەو ڕێکارانە چین کە بەرامبەر بەو کەسانە دەگیرێتە بەر کە بە شێوەیەکی نایاسایی ڕاو دەکەن. کاگەڕێ مانوونە بنەوە دەستان خۆش بێ بەڕاستی زۆر پرزەحمەتیە ئیشەکەتان یعنی ئەوەی من بە چای خۆم بینیم ئەرکێکی زۆر قورس لەسەر شانیەوەی ئەکرێ پێم بڵێ بزانم ژینگەیەکی واتان لەبار کردو بۆ ماسکە کێویانە کە بتوانن بە ئازادانە بەم ناوچەیەدا بێن و گوزەر بکەن. زۆر سپاس بەخێر بێن سەر و سەرچاوم بەڵێ بە تاکید ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان سنووری بەشی خانەقین بە بەردەوامی مەفرەسەکانمان لە دەرچوون و لە دەرەوەن سەر ڕایدانانی چەند خاڵێکی چاودێری ئەوەی لەتوانامانە بێ کردومانە و بە ڕاپێشکردنی سەرپێچکاران بۆ دادگا و توندکردنی سزای سەرپێچکاران لە ئێستاە ئەم سنوورە زۆر بە کەمی ڕاوی تیاکرێ بەڵام کێشەی ئەم سنوورە لە ئێستاە بە تایبەت لە وەرزی هاوین وەرزی گەرمایە کەم ئاویە ئەوەی لەتوانامانە بێ کردومانە بۆ دامیکردنی ئاو لە چەند شوێنێک بۆ دانانی ئاو بۆ ئاژەڵە کێویەکان. وەلید کەریم یەکێکە لە جوتیارەکانی گەرمیان سەرڕای ئەرکەکەی خۆی و ماندووبوون و پرزەحمەتی وە کاری جوتیاری سەرقاڵە بەوەی کە شوێنێک دابین بکات تاوەکو ئاسکەکان بە بێگرفت بتوانن لە وەرزی گەرما و تااقەت پڕوکێنی هاویندا ئاوی لێ بخۆنەوە لەگەڵیدا قسە دەکەم و دەمەوێت بزانم چۆن هەست بەم بەرپرسیارێتە دەکات و دەیەوێ لە گەرمای هاویندا چینوەتی ئاسکەکان بڕەوێنێتەوە. کاگۆلی جاسلااو لێ دەستی خۆش بێ مانومان کردی جەنابە جوتیاری پێشتر هەنێک گفتوگۆمان کرد و حەزم کرد بینەرانی ژیان لەو قسانە و لەو زانیارانە بێ کە جەنابەتدات کە باس لەوە کرد ئێوە چەند هاوکاری هەمانجی تیمەکان بۆی سروشتی جوانی ئەم منتیقەیە بپارێزن ئەم ئاسکانە لە سروشتی یاسای خۆیانە ژیان بکەن ئەکرێ پێم بڵێ وەکو جوتیارێک ئێوە تا چەند پارێزگاری لە سروشتەکەکەن. سپاسەکەم خێر بێن بۆ ئەم بەرنامەتان کردووە هاتنە بۆ ناوچەی قۆرەت و سنووری سەر بە خانەقین وەکو سروشت ئێمە ئەمیشە لەگەڵ ئەوەی ئاژەڵ دۆست بین و سروشتی ناوچەکە بە تایبەت جوانتر بێ. ئێمە بەڕاستی سوپاسی برایانی پۆلیسی شەکەین پۆلیسی دارستانی ناوچەی قۆرەت و کە ئێمە هاوکارمانە بن زۆر جار ئەوان وەکو تیمەکانیاندا بەشە بن لەسەر بنکەکان خۆیان وێمەش ڕاوچیە گومانمان لە کەسێک بێت یان لە ناوچەکە بزانین کە نیەتی ڕاوکردنیان هەیە بۆ لە ناوبردنی ژینگەکە ئێمە سەرحسابیانەکەین وەڵێن کەسانێک هاتوون بۆ ئەوی معلوماتیان هەبێت ئیتر لەوە زیانیاریان پێدن لەوە چێ گومانەکە
100% ڕاز بێ لەوە شەچێ 150 کابرااتیەوە بەسەر عەرز و ئاوی خۆی و بۆ جێوێک هاتوێ. باقی ئەبوبەکر یەکێکە لەو پۆلیسانەی کە بە بێوچان شەو ڕۆژ چاودێری ئەم ناوچەیە دەکات لەگەڵ هاوڕێ پۆلیسەکانیدا. بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەندێک لەو کەسانەی کە هاتوونەتە ئەم ناوچەیە بۆ ڕاوکردن ژیانی کەوتوەتە مەترسیەوە و بریندار بووە. دەمەوێت لە زاری خۆی ببیستم کە ڕووداوەکەت چۆن بووە و ئێستا تەندروستی چۆن. کاگواخی جان هیوای تەندروستێکی باشە بۆ خوازم پێم ناخۆشە کە تووشی ئەو ڕووداوە بووی. زۆر حەزەکەم لە زاری خۆتەوە ببیستم زانم ڕووداوەکە چۆن بوو ئەم حاڵەتە چۆن ڕوویە. بەڵێ ئێمە زۆربەی جار شەوان مەفرەسە دەرەکەین بۆ ناوچەکەی خۆمان سنووری بەشی خانەقین مەبەستی ئەوەی کە دیاردەی ڕاوکردن خەدەغا بکەین. تر شەوی 14 2025 ئێمە مەفرەزەیەکماندا ناو لە گوندی سەنگەر پاترۆل سیارەیەک هات لە جۆری نیسان پاترۆل 4-5 گەنجی تیا بوون دیار بوو لە ڕاوە ئاهاتن چاوان کەوتە بازگەکەی ئێمە هەوڵیاندا هەڵبێن لە دەسمان و ئێمە نەیانگرین لەگەڵ هەوڵدانە کە سوڕانەوە بڕۆن دەستیان کردە تەقەکردن و فیشەکی بگەڕان من کەوت. ئەنی ئەوان دەست پێش خەریان کرد تەقە بکەن. بەڵێ ئێ وەڵامتان نەدانەوە. بەڵێ نە. ئەی دواتر چۆن دەستگیرتان کردن؟ دواتر سیارەکەیان چەند مترێک لە ئێمە دوور کەوتەوە و سیارەکەیان خۆشبەختانە پەکی کەوت و ئێمەش توانیمان دەست بگرینە سەر سیارەکە و ئیتر لە ڕێی سیارەکانەوە کەسەکانیشمان ناسیوە و ئێستا بە فەرمانی دادوەر لە سژنە. ئەی ئێستا تەندروستی چۆنە دوای ڕووداوە؟ باشم لەخوا بەزایە دکتۆرەڵێ هێشتا فیشەکەەکە لە ڕانتا ماوە. بەڵێ ئەرەوەڵا دکتۆرەڵێ شوێنەکەی تۆزێ هەستیارەوە بۆنی ئەوە دەستکاریکردنی خراپترە نابێت دەستکاری بێت و ئێمەش بە پێی ڕێنمایی دکتۆر جارێ هێشتومانە. سۆران خەلیل شوانێکە لە ناوچەی گەرمیان سەرقاڵی کاری ئاژەڵداریە بەڵام سەر ڕای کارەکەی بە بەردەوامی چاودێری ئاسکەکان دەکات و ڕێگە نادا هیچ کەسێک ئازاریان بدا. باز لەوە دەکا کە چەندین جار ئاسکەکانی گەرمیانی لە مەترسی ڕاوکردن دوور خستۆتەوە و بەردەوامیش چاودێری ژینگەی ناوچەکە دەکات تاوەکو بە جوانی بمێنێتەوە. گفتوگۆ دەکەین پێکەوە تاکو بزانین سۆران سەرباری کارەکەی خۆی چۆن هەوڵەدا چاودێری لە سروشت و ئاژەڵە کێوەکانی ئەم ناوچەیە بکات. کاکە سۆران سڵاو لێ بێت و مانوونەبی. سڵاو لە خۆشتان و کەناڵی فورسات بەخێربێن بۆ گوندەکەەوە. بەر لەوەی لەسەر بابەتەکە پرسیارە لێ بکەم شوانی لەم دەشتە وشک و بێسەوزیا زەحمەت نییە؟ بەڵێ بەرەوەڵارکێکی زۆر قورسە لەم دەشتەیە گەرمێکی بەتین هەر چەندەم ڕۆیمە شانسوانە بوو کە زەبایەکی هەیە تۆزە فێنکە بەڵام جەناب بە باسە کردوت دە ڕۆژ پێشە سەباتی تا دەرەجە حرارە 50 بوو. زۆر گەرمە زۆر گەرمەکەی لە حەد بەدەرە ڕاستی شوانێرکێکی قورسە بە هەموو کەسیش ناکرێت. باش تۆ لە پاڵ شوانێکە تا ئەرکێکی زۆر ئینسانی مرۆڤ دۆستانە جێبەجێیەکەی کە چاودێری ئەم سروشتاکەی چاودێری ئەو ئاسکە جواناناکەی لەم ناوچەیە گوزەرەکەن ئەکرێ پێم بڵێ بزانم ینی چۆن هەوڵت داوە لە پاڵ شوانیەکەتدا لە پاڵ ئەم مەرکە جوانەیە چاوێکشە لە ئاسکەکان بێ بۆ گەرکێکی ئینسانی و مرۆڤ دۆسان تاوکو پێمە بکرێ هاوکاری برایانمانەکەین پۆلیسی دارستان هەتا بۆمان بکرێ هاوکاریانەکەین کەسێکی خراپ لەم دەشە بێ ئەو ئاسکانە بێزار کات بە سیارە ڕاوێن بنا ئێمە کەس ئینسانێت و ئەخلاقی ئاگداریانەکەینەوە ئەو کەسانە دوورخەنەوە لەو ئاسکان. هەر لەسەر بابەتی کەماوی حەزەکەم پرسیارە لێ بکەم ئێستا بینیمانی پێشتر نیشانەدام گۆلێکتان دروست کرد بەس بەداخەوە ئاویتانی باسە لەو کرد کە ئەو تانکەری کاوەکەی نشکاوەوە تاوەکوی سەر بۆیان چانەکردو نەتوانی گیر و گرفتەکانتان چین بۆتە لەمپەر لە بەردەمتانە بۆی بتوانن باشترم کارانە ڕاپەڕێنن. بەڵێ بە دڵنیایەوە کێشە و کەم و کورتەکان زۆرن ئەگەر باسی کەم ئاوی بکەین ئێمە لە ساڵانی ڕابردووە لە چەند شوێنێکەوە حەوز و گۆلی ئاومان دروست کردووە بۆ وەرزی وشکە ساڵی و کەم ئاوی ئەم ساڵیش تا ڕادەیەکی زۆر باشتوانیمانە ئەو ئەرکە جێبەجێ بکەین بەڵام لەم چەند هەفتەی دواییە بۆ ئەوەی خراپبوونی ئۆتۆمبیلی ئەو تەنکەرێک کە ئاو بۆ هەم کارمەندەکانمان لە خاڵەکان دابینەکە هەم بۆ
حەوز و گۆلەکان کە دامانناوە بۆی خراپی ئۆتۆمبیلەکان و کەمی ئیمکانیاتەوە لە ڕاستیە 1-2 هەفتەیەکە بێ ئاون کەی بۆتان چاکەنەوە وەڵی زۆربەی جار چاک کراوە بەڵام خۆتەزانی هەر ئۆتۆمبیلەک لەم سنوورە ئەرکی هەبێ زوو خراپە بێ حمەتە بەڕاستی پێویستی بە گاز و بنزینی زۆر هەیە و حکوومەتیش نسری بەڕێبەرایەتیمان بەپی پێویست نییە هەنێک جار لە توانای چاکردنی عتەڵاتی ئۆتۆمبیلانەمان لە توانای نسری بەڕێبەرایەتیە نیە بۆیە زۆر جار لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە بە سوپاسەوە زۆر هاوکارمان بوونا بەڵام لە ئێستا وڵایی کولفەیەکی وایە کە لە توانای بەڕێبەرایەتی بێ لەوە خەڵکی مەدەنی جوابزانم لێرە گۆل دروستەکە بۆ ئەم ئاسکانە ئیسپادەی لێ بکە وەڵایی هەنێک کەسی دڵسۆز هەن زۆر نییە ئەوانەی کە ئێمە متمانەمان پیانە و کە ئەو شتە دروستەکەن چونکە هەنێک خەڵکیش بەکاری هێنێ بۆ مەبەستی ڕاوکردن بەڵام خەڵکی دڵسۆزیشان ئێمە ئەتوانین دەستخۆشییان لێ بکەین پێشتر باس لەوە کرد کە هەندێک گۆل و شوێنە دروست کرۆ بۆی ئاوی تا کۆ بێتەوە ئەم ئاژەڵانە بێن ئەنیە بەتایبەت دەماسکانە کە سوود لەم ئاوە ببینن بەڵام باس لەوە کرد کێسە و وشک بۆ چاوێت چەندانەیەکی دیکە دروستکەیدانی حەزەکەم لەسەرەوە زانیاریم بیتێ ئەویان چییە؟ وڵا ئەوەی ئیمساڵ دروستم کردووە جماعتی برایانی پۆلیس شماگەدا کردوتۆ هەلا بۆ بەنەی وشکە ساڵیوە هەم ئاو سەر زەوی و ژێر زەویشم کەمی کردووە بیرم هەیە و من ئەو حەوزەوە پڕیەکەم بۆ حیوانەکان ڕاندارەکان چەندجا تەبلیغیانم کردووە مەیخەنە سەری لەبەرەوەی ئەو حیوانانە ئاسکەکان دێن لەوێ ئەو لەو ئاوە بخۆن جاران بەشی 10 ڕۆژیە کرد ئێستا بەشی 2 ڕۆژ ناکە و بەنێ حیوانەکان خۆیان و بەس بەڵام خێرخوازیش هەیە سپاس بۆخوا سەرچاوەکانیان کردوێتەوە هەیە وشکی کردووە هەیە هێشتا هەرماوە برایانی پۆلیسیش خۆیان بەتەنکەر ئەو شوێنانی وا دروستیان کردو خۆیان چاودێریەکەن ئاویان بۆ بن بەس لە ئێستاداوەی معلوماتم بێ تەنکەرەکەیان خراپ وەکو کەسێک کە لە ناو وەزعەکەی تو ئاگاو لە دۆخەکانی هەستەکەی ئەگەر سزاکان قورستر بێ لە سەرم کەسانە بۆ نمونانی ئەوەی کە من زانیاریمێ جاری وایە بە بڕێک پارە غەراما کرێن جاری وایە چەند مانجێک ئەنی دەست بەسەرەکرێ بەڵام ئەگەر هەستکەی سزاکان قورستر بکرێ ئەم دیاردەیەکەم نابێت بە خۆشحاڵی و ئێمە محکەمەی کەلار بێڵین جەنابی حاکم ڕزگار زۆر هاوکارمانە لە ڕاستە داواکاری گشتی بە ڕێزکاک شێغاوات لە ڕاستە ئەوان زۆر هاوکارمان ئەوەت نزیکەی 2 ساڵ و نی بۆ 3 ساڵە بێ ئیش لەگەڵ ئەوانەکەین بە حکمی ئەوەی ئەوان ئیجراعاتی توندەکەن و ئیجراعاتی باشەکەن لە مۆزوعی ڕاوکردنە بە خۆشحاڵی و یعنی لە چاو ساڵانی پێشترا زۆر باش فەرقی کردووە و ترین سزا تا چەندێک گەڕوە وڵی ئیسا هەمانە 3 ساڵ و نی و 3 ساڵ و 6 مانگ حکم دراوە هەمانە ساڵ حکم دراوە هەمانە 6 مانگ حکم کار چی ئەو چەند ساڵە بۆ نەحکومەکەی گەورە تاوانەکە بەپی تاوانەکەیێت کەسی وا هەیە چەنەها چار ڕاوی کردو چەنەها جارە دەستی مەفرەزەی پۆلیس هەڵاتووە چەنەها جار ڕسم و ڤیدۆ لە ناو موبایلیا هەیە چەنەها حیوانێکیوی کوشتووە لەگەڵ ئەوە کە کەسێک یەکەم جاری بێ فەرقی زۆرە ئیتر بۆ گوێرەی ئەوە جەنابی دادۆرە بەڕێزەکانیش ئیجراعاتی خۆیانەکەن ئەو بابەتی مەسلەی ڕاوچی و ڕاوکردنە جێگەی داخە بەڕاستی ینی خۆت باسە کردوتە هەندێک خەڵکێ دێن لەم ناوە ڕاوەکەن کە جاری یەکەم و دووەمیان نییە ئەنی ئێوە ڕاوچەکان ئەناسنەوە ینی کەسێک لە دوورۆ ببینن ئەزانن نیەتی ڕاوکردنیان نەخێر هەر هەوڵاتێکی یاسایەوە هاتۆ سەرێکی سروشتەکە بکا و لە نزیکەوە ئاسکەکان ئەنی ڕاوچەکان ئەناسنەوە ڕاوچەکان وەکو ناسرا و هەموو سیارەی مۆدل بەرزی پێەیە دێن بۆ ڕاوشت جاری شوای ئەمە تاکیت 100% تاکیت نین سەرێک کابرەت دێ بۆ عرضوهاوی خۆی سێریەکە یا مەکینێ پێچێ بۆ سەرعاتی خۆی جار ئێمە تاکیت نین 100%. بەڵام وەکو برایانی دارستان مەقدوریان نەکردووە لە ئیشەکە بەڵام ئەوانیش هاوکاری ناکەن لە ڕووی بنزینەوەمە شتەیە سیارەیە سیاریان مۆدلی کۆنا حکومەت ئەگەر هاوکاریان کە ئەوانیش مەقدور نابن لە ڕاودونانی ڕاوچەکە. لە نێو پرۆگرامەکە هەوڵماندا یەکێک لەو کەسانە بدوێنین کە لە ماوەکانی ڕابردوو کاری ڕاوکردن بوو بەڵام ئێستا بەوەی ڕێکارەکانەوە وازی لە ڕاوکردن هێناوە بەڵام بەداخەوە نەمانتوانی کەسێک لەو بارەیەوە بدوێنین لە پرۆگرامەکانی پێشووتری کەناڵی کورتساددا کەسێک وەک ڕاوچی قسەمان بۆ دەکات کە باس لەوە دەکات پێویستە لە هەرێمی کوردستان بە یاسا کاری ڕاوکردن ڕێک بخرێت تاوەکو ئەو کەسانی
خولیای ڕاوکردنیان هەیە بتوانن بەرجەستەی خولیاکەی خۆیان بکەن. من خۆم ڕاوچیم لە تەمەەن ژیان مەگۆش ئاسکم نەخواردیە بەس من هیوایەتم ئەو ڕاوەیە هەموو کەسی لە دنیا هیوایەتێکی هەیە لە دنیاە کەس نییە حەزی لە ڕاون هەیە بەس من ڕایەکمان گەرە کە ئیسا قانونی بێ لە هەموو دەوڵەت لە هەموو دنیا لە قەتەرەوە تێن بۆ لای ئێمە بۆ ڕاو لە قەتەرەوە چن بۆ نەمسا بۆ ڕاو ئەچن بۆ وڵاتەکان ڕاو لای ئێمە ژشن لە ئەڵمانی ڕاوەکرێ لە هەموو دنیا ڕاو بەرنامەی هەیە ڕاو ئەبێ بکرێتە نیزامی و نیزام ڕاو بکرێ ئاسک مۆڵەت ڕاوی نییە بەس ئەمەە ڕاوی ئەکرێ ئەگەر بکرێتە مۆڵەتێکی ڕسمی ئەو ڕاوە ناکرێت مەسەن بۆ نمونە ئەو نقطەیە لەوا داینایە شورتەی حدودەیەسی ئەتوانێ شورتەی دارستان مەسەن قولەکانیان بۆ زیادکەن دەمێگیان بکەن مەسەن یەک قولیانەیە لێ ئەتوانن 15 قولیان بۆ بکەن هەر ڕاوچیە گەرەی هیوایەتی ڕاوە ڕاو بکە ئەتوانێت لە قولەکان بێجە کاکەەوە ئازادی بڕۆ دانێ بکوژی لە ساڵێکە دوان بکوژی لە ساڵێکە باس 5 بکوژێ لە هەموو دەوڵەتەکان بۆیان هەیە ساڵێ 10 حیوان بکوژن بە ئازادانە بەس لا ئێمە بابی کەنە 5 حیوان ئازاد بێ و شوێنەکان خوانیش قایم کەنیتر ئاسکانی زۆرێت مەسەن بۆ نمونە شورتەی دارستان دانریای دارستان حقا دەگە دارستان نەوێ ئاسکان زۆری نامێنە بەس دارستان حل نییە ئەبێ بەرنامەی بۆ دانەی ئەگە تاپڕ مەوڵەتێکی بۆ بکەی و ڕسمی وەک خوارد ئستا حکوومەت عێراقی مەوڵەتێکەکە بۆ تاپڕێکی پەنجخۆر بەرجیکی مەوڵەتی بۆکە ئیتر تاپڕە پەنجخۆر بەرجیکەکە باید 25 وەرەقە 30 وەرەقەی ئەگەر حکوومەت بگرێت کابرا ڕاوچی ناتوان دووبارە ڕاوکاتەوە ئەمەی لا ئێمە تاپڕێکی زۆر و زەبرن لە تورکیاوە تێ وەلاژاو تێ تورکیا تاپڕێکی 120,000 و 80,000 دەست مناڵێک و مناڵەتی ئاسکی کەمە فێرەوێ ئیتر مناڵەکەیش نازانێ ئاسکەکە مێنگەیە تا نێرەیە بەردەوام ڕاوی پێەکە لە سۆسکە لەم گردیان ئەمە 80,000 خەسارەکە نەیانش گرت ئەوە کوچەسی بردسی بەڵخۆی خواردێسیوتەوە ئەمەوەم پرسیارم تایبەت کەم بە بابەتی ڕاوکردن ئەزانمیەوە جهد و وڵەکانتان زۆر سەرکردێتەوە بۆی کە مەسەلەی ڕاو لە ناوچەکە بنبڕ بکەن هەر بە ڕاشکایی پێم لە دۆخی ئێستا چۆنە ناوچەکانی ئەزانم دڵنیام لەوەی کە ڕاو 100% بنەبڕ نابێ خەڵکانێکی هەر دزاکەن لێر و لێەوە بەڵام ئێستا دۆخەکە چۆنە چۆن هەوڵتان داوە کۆنتترۆلی ڕاو بکەن بەڵێ ئێمە هەتاکو و ئیمکانیات هەبێ پۆلیس درێغی نەکردووە و ئێستا زۆر باشە ئەوش بۆ قوربانیدانەی کە کارمەندەکانیدەن لە نزیکتری ماوەی 2 هەفتە پێش ئێستا من کارمەندێکم بە پیشەکی ڕاوچی بریندار بوو ساڵی پار بە هەمان شێوە ینی بەڕاستی مەترسی زۆر لەسەر کارمەندەکانە بچووکە بە شەوان بە ڕۆژ بە هەموو کاتەکان تۆ دوای ئۆتۆمبیلێکە کەبیت کابرا سەرپێکی کارە ئەوەی بە هەر شێوەیەک بێ هەڵبێت بۆیە پەنا بۆ هەموو شتێکە با بۆی خۆی ڕادەسی پۆلیس نەکاو ئەمەش بۆ کارمەندەکان بەڕاستی جێی مەترسیە بەڵام ئیتر پۆلیسیش ئەرکی خۆیەتی و درێغیمان نەکردو بەڕاستیەوەی کە من هاتم بینیم زەحمەتە ینی هەم بۆ ئێوەکەوەکو هاوڵاتی هەم بۆ هێزە هەمنیەکانیش کە بتانێ پارێزگاری لەم سروشتۆ لەم ئاژەڵە کێویانە بکەن کە ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتە بە باوەڕی من کە پێویستەکە زیاتر هاوکاریم هێزانە بکەوە دەستگیرۆیەوەی هاوڵاتی شوکا بەڕاستی بۆی ئێوەش بەشدار بنەوە کۆکو تیمێک ئەنی داواکاری چییە لە حکوومەت دەتەوێت چی بک بۆم منتیقە بۆم سروشتە وڵا داواکاریمانەوەیە بە تایبەت بۆ حکوومەت دەرەجەگیشی ئەوانە چونکە ئەمان لە ڕووی ئالێت و سیارە و بنزین و کەمن بەڵێ یان سیاریانش هەبێ بنزینانی هاوکاریان ناکەن خۆی ئەوە ئەساس زۆر جار بە ماتۆڕەدی ئەوان ئەو کابراتیە بۆ ڕاوەکە سیاری آخرمۆدل لە ژێرێتی فول بنزینە فول مواسەفاتە بەڵام وەکو ئێمە داواکاری ئەومانەوان ئالیاتیان بۆ دابینکەن تابەت سیارەی باش بنزینیان بۆ جێبەجێ بکەن ئەمان و یەشتاوەبان ئەوەی شۆکە ئالێتیان کەمە و بنزینیانە ئیش خۆیانەکەن واجب بەگەر لە گیفان خۆیانش لەسەر سیارەکە داناوێت بۆ ئەوەی بگەنە ئەو نەتیجەی کە هەیەانەمە بەس نەسەری کاک باقی هەر بابەتی مەسلەی مەترسی لەسەر ژیانتان ینی هەر بەگشتی تۆ ساڵانێکی زۆر ئەزبوونی ئەم کارەوە ینی ئەم کارە پڕمەترسیە وەک ئاماژەش پێداکە تووشی ئەم حاڵەتە بووی ینی کارمەندەکانی هاوڕێشە ئەمان مەترسیان لەسەر ینی ژیانی ڕۆژانتان چۆنە چێ بڕێەوە تۆ کاتێک لە ئەرچی فەرمیانی مەترسی نیە لەوەی کە ئەم ڕاوچیانە بە ئامانستان بگرنیان وڵی ئێمە من یەکەم بریندار نیم و هەمانە چەند بریندارێکی ترمان هەیە و قوربانی لێکەوتەوە ئەم ئیشەی ئێمە کەسمان هەیە هەر بە فیشەکی ڕاوچی بە تەقی ڕاوچی وەفاتی کردووە کەسمان هەیە بریندارە ژیانی لە دەستداوە بەڵێ ئەرەڵا
جا ئیتر ئیشەکەی ئێمەش ئەم ناڕەحەتی تایە ئێمەش بۆ خۆشەویستی ئیشەکەمان و خۆشەویستی ئەم حیوانە کێویانە ناچارین هەنێ جار توش ئیشی ئاوای شەبینەوە لەگەڵ ڕاوچەکانە تەقەکردنیشی تێەکەوێ و زاماریشمانەیە و چەندها زامارترمانەیە هەر من یەکەم زامار نیم و هەم لەو قەناعەتە کۆتاژ نابوو. لە ناو مۆبایلەکە تا دیمەنی سەرنجڕاکێشە پیشان نامانی باسیەوە کرد کە ئێمە زۆر جار لە زۆر شوێنی جیاوازە ئاسگاتوتنتە نیشتوانەوانەی زۆر ئاسان بۆ گرتنیان ڕاوکردنیان بەڵام ئێمە بە جۆرێک متمانەمان دروست کردویانی لێمان لەسی کەبنەوە ئەمە چۆن ئەم حاڵەتە بەڵێ و ئاسکانە وەکو هەر بڵێ مرۆڤ چۆن هۆگری مناڵی خۆیەتی دێ بەڵێ ئاسکانە هۆگری ئەو بچکەی خۆیەتی تۆ ئێستا مناڵێک لە دایکی خۆی دوورخەرەوە و تا حملاکە ئەو ئاسکەیش ئەو بێچ لە دوورخەرەوە ئامادەیە بیبە لەگەڵ خۆدا بۆ ماڵی خۆشت لەگەڵ تا دێت ئەنی دایکەکە لەگەڵ یایێت لەگەڵ یایەت هۆگری ئەو بچکەی خۆیەتی زۆر دڵسۆزە بووی ئەو بێت چۆکە لە دایکە بێ خۆ دزانی پێی نەگرتو هێشتا لە یا کەوتوای چۆنەی بات ئەم من هۆگریوێتی جاروە ڤیدۆمان لەلایە کەسی ڕاوچی بەچکەکەی بردووە ئەو ئاسکەیە لە تونە کۆرە بێت یا گوانی سەقە دەبێت ئەو شیرن نادێت ئەمە ناقارنە زوان زمانیشی کرمی لێ هەدات ئەمانە ئیتر هۆگری ئەو بچکەیە شێت و شەیدایێت. لە کۆی گشتی ئەنی قسەکان تا هەستم بەو دڵنیاییە کرد کە ئێوە جوهدی تەواوەتیتان کردو بۆی پارێزگاری لە سروشتەکە و لەو ئاژەڵە کێویانەش بکەن وەکو ئەزمموی کارەکەی خۆت کە دەبینی تۆ ڕۆژانە سەردانی ناوچەکەکەی هەستەکەی بۆ نمونە چۆن بڵێ قەدەغەکردنی دیاردەیڕا و پارێزگاریکردنی ئێوە لەم ئاژەڵانە بۆتە هۆی فراوان بوون و زیاد بوونیان ینی هەستی پێیەکەم ڕۆژانە کە ژمارەم ئاژاڵانە ڕۆ لە زیاد بوونە بەڵێ سپاس بخۆ ئەنی مەترسی لە ناوچوونیان لەسەر نییە بەڵێ وەڵایی ئەگەر مەترسی هەبێت چەند لایەنێکە وەکوتمان کەم ئاوی خۆی مەترسیە و ڕاوکردنیش مەترسیەکی ترە بەڵام سپاس بخۆ من ماوەی 3 ساڵە لەم سنوورم ئەوەی ئێمە ئەیبینین سپاس بخۆ بە شایدی خەڵکێکی زۆریش ژماری ئاسکەکان ڕوو لە زیاد بوونە هەروەکو ئێوەش کە بینیتان ئاژەڵی کێوی لەم سنوورە نەترساون چکە ڕاوکردن کەمە لەم سنوورەیە بەڵام ئیتر ئەوەیشە جوتی بەردەوامیوێ هاوکاری بەردەوامی ئەوێ بەڕاستی تەنها بە پۆلیس ئەو ئەرکە 100% ئەوە ناکرێ بنەبڕ بکرێ ئەبێ خەڵکیش هاوکارمان بن خەڵکیش وشیار بن لە ڕاو نەکردن بەڵام باشە سپاس بخوا ئەوانەی پێش ئێمەش حتمما هەوڵی خۆیان داوە بەجددی ئەو ژمارە ئاسکەی کە ئەیبین و ژمارە ئاژەڵە کێوی کە ئەیبینین دەرەنجامی ئەو پاراستنەیە. حەزەکەمەنی پرسیارێکی ترم لەسەرەوە بێت جەنابەت ئەزمونە هەیەەوە جوتیاری لەم ناوچەیە و پێکیشەوە گوزارێکمان کرد و گەڕانێکمان کرد ئەنی ئەم ئاسکانە بەڕاستی شایانی ئەوەن کە لە سروشتی خۆیان نابژین شایان بەوەنی ڕاو بکرێن پێشتیش لەگەڵ بەرپرسانی ئێرە لەگەڵ بەڕێبەری پۆلیس و دارستانم قسەیەم هەر کردوتیمانی ئانی ئەوە نایەنێتۆ ژیانی ئاسکێک لەم سروشتە جوانەدا بڕی ببیتە شوێنێکی دیکە تۆ پێ دوایانی دەبێت خەڵک تا چەند هۆشیار بەیانی حەزل لە خولیای ڕاوتەیە شتی تر هەیە شایانی ڕاوکردن بێ نەگەم ئاسکە ئەنی حەزەکەم بەرچاوڕوونیەک بی بەو ڕاوچیانی کە ئەگەر بیانە لەم ناوچەیە ڕاو بکەن بەوەی قسەیەکی تۆ بەوەی ڕێنمایەکی تۆ هۆشیار ببنەوە من ڕاستیەکەی بەهۆی مرۆڤی درڕندەوە چکە ببوورە شتێک کە باس کرد پێشترتە چەندین جار بێچووی ئاسکم هەڵگرتوێتەوە دام ناوە تاوەکو دایکەکە ئاتۆ بە دوای بردوێتی لەگەڵ خۆی بەڵێ ئەمە و پەڕ ئینسانیەتە بەڕاستی نسبەتی ساڵ حەفدانە لە لای دەڕاستە دەرم کردو حەفت بێچوو ینی بەڕاستم هەمووی لامشە بەس بەڵام بکەوە هەڵێن لەسەر ڕاوکردن بەهۆی مرۆڤی درڕندەوە ئەمە سروشت و ژینگەمان لە دەستداوە بەڵێ بەڵام ئێماگەر بێت و مرۆڤ ینی تەداخلی زیاتر نەکا بۆ ئەم سروشتە داخل ماڵەکانەوێ ئێستاش بووە بەس بەڵام نایتێڵە ڕاوەکە زۆرە ینی من تەبلیغ کریامە لە سنووری ئەمە لە کاتی خۆڵبارینە تانجیان بۆ ڕاوەکەرێش کێناوە بەڵام بە سبووخی هاوشێوەی ئاسک ژەنگاوییان کردووە بە سەبەرەوەی ڕاواسکی پێ بکەن هەنی بە ناوی ڕاوی کەروێش هاتوون بەزراوی ئاسکیان ئەوە ئێستا معلوماتم بێ ممنوع کردیاوە ڕاوەکەرێش لە سنووری ئێمە خەڵک گەیشتۆتەوە ڕادێشتانجیبێنێ ڕەنگی بکە ڕەنگی لە کاتی ئەوەی تەم بێ یان خۆڵبارین بێ بۆ ئەوی هاوشێوەی ئاسکەکە ڕەنگی لەیەک نەکات ئێستا ئەم دقەی من و تۆ گفتوگۆکەی لەگەڵ ڕابردووە هەستەکەی کە ڕاوکەمی کردووە کەمی کردووە حکم زیای کردووە
ئەوەیشی تەمەنی لە 18 ساڵ کەمتر بەوەی معلوماتم بێ غەرامەیەکەن حکومەکە ناخۆ بەس بەڵام ئێستا دادگا ئیشی باشی تیاکە جدیتر بێ کەس ئەو ڕاوە ناتۆنە و زاتهی نییە بیکە کات دڵخۆشی بە دڵخۆشین ئەلحەمدوللا 2 ساڵێک قسەیەکە بوو بە پرسیار لە لامکاڵی خەڵکێگەیە چەندین جارڕاوی کرد بەڵێ یعنی بەڕاستی مەسلەی ڕاوکردن پێم وایە هەندێک جارە بێ بە خولیای ئەو کەسا ینی ئەکرێ بۆ نمونە تۆ لە بەدی لێوەی ئەم ئاسکە ڕاو بکەی دەیان ئاژەڵی ترمانەیە کاتوانێت لەگەڵ ناو سروشتی مرۆڤ هەڵبکە لەگەڵ مرۆڤ هەڵبکانی بۆچی ئەم خەڵکە بەم جۆرەیانی دەسەبا بۆ ئەم سروشتە جوان ئەم ئاسکە بەڕاستی ئەمە سروشتی ئەوە نەک لەوەی تۆ بیبێ لە ناو ئاوەدانی بیژێنیانی ئەوە تۆ باشترە زانی بۆچی خەڵک دەسێنێ بۆ ئاسکان واللهی بەداخەوە یعنی کۆمەڵی خەڵک هەیە یعنی نازانم چۆن پێ بڵێم کۆمەڵی خەڵک هەیە کردیانەتەوە پیشە یعنی ئیشەکە لە ڕاوکردن دەرچووە خۆی عادەتی ڕاوکردنی کڕێن و فرۆشتنی پێوە بەڵێ بە دڵنیاییەوە کۆمەڵی خەڵک هەیە کرێن و فرۆشتنی پێکا و کردێتە بژێوی و کردێتە پیشە زۆرەکە ینی نازانم هەرچەنەوە با نەبێتە جۆرێک لە هەندان بەڵام نرخەکەی هەر چەندێک بێت نرخی ئەو ئاسک و ئەو حیوانێکیوێ نییە تۆ لە سروشتەکەی خۆی و لە بێچوەکەی خۆی و لە ژیانەکەی خۆی ئەیخێتە شوێنێترۆ سەری ئەبڕیان ئەیفرۆشی یان هەرچی پێەکەی یعنی نرخەکە هەرچەنێ بێت لە ڕاستیان ناگێتە ئەو نرخی ئەوە بەڵامەکو ئیتر کۆمەڵە خەڵکی شەیە بای ئەوە هینیان نییە هۆشیاریان نییە کۆمەڵە خەڵکیش باشی ژەیە جارێک گیراوە دوو جار گیراوە تۆبەی وازی هێناوە توێتی تر منادام ئاوایە من نایکەم بەڵام خەڵکی وای ژەیە واز نایرێک کردوێتە پیشە و بەداخەوە یعنی کۆمەڵە خەڵکێکی کەم ماوە لەو لەم سنوورە ئێمە بڵێن ئیشەکەیان کردە پیشە و شەوانە ڕاوەکەن یا بە ڕۆژ ڕاوەکەن بەڵام خۆشببختانە لە چاو ساڵانی پێشوە زۆر فەرقی کردووە و ئەویش بە هەڵ و هیمەتی پۆلیس و دادوەرە بە ڕێزەکان وەک پێشتیش باسەکردی و زۆر هاوکاری تیمەکانی پۆلیسی دارستانن ژیانی خۆتان نەکەوتۆتە مەترسیەوە خەڵک هەڕەشی لێ نەکردون بڵێەوە کارتان چییە ئیخباری ڕاوچیەکەن بەڵێ لەم ناوچەیە بەرەوەڵای چەند جار تویش بێ لەگەڵ ڕاوچیە لەگەڵ چەنا کەسە تووشی دەنگدەنگ بووین تووشی هەنێ خاڵەکاتی باس ناکرێ هەنە شتەیە ڕاستی ئەنی تووشی کێشە بوون باڵێ بەڵامی هەر بەردەوامە بن لە چاودێری ئەم سروشتە باڵێ بەردەوامە بین و هەستیشتان بەوە کردووە ینی نەتیجەیەکی ئیشەکەتان ئاسکەکان زیان کردووە وای گەورە ڕاوچی کەمی کردووە لەم ناوچەیە هەنی بەرەو زیاد بوونە ڕای شەڵا ئەیشاڵ سەرکەوتوو بنیشەڵا بەردەوام بە لەم کارە پیرۆزە و هیوای مادوونەبوونیشە بۆ خوازم خێراتنی کەناوەکەشانەکەین یەخوا بە خێر بێن سەرچاو مامۆستا جەلال شێخ کەریم یەکێکە لەو کەسانی کە بە ژینگە دۆست ناسراوە لە ناوچەی قەرەداغ کاری پاراستنی ژینگە جوانەکەی ئەم ناوچەیە هاتوومەتە لای تا پێکەوە گوزەرێک بە سروشتە جوانەکەی قەرەداغدا بکەین و هەروەها پێشمان بڵێ کە چۆن هەوڵەدات ئاژەڵە کێوەکانی ئەم ناوچەیە لە مەترسی ڕاوکردن بە دوور بخات هەروەها ئەوەی کە بۆ من جێگەی سەرسوڕمان بوو کە مامۆستا جەلال لە چەندین شوێنی جیاواز لەم ناوچەیە شوێنی پێویستی دروستکردۆ تاوەکو ئاژەڵەکان بەبێ ترس بتوانن ئاوی لێ بخۆنەوە و کامێرەی چاودێریشی بۆ داناون تاوەکو دوور بن لە مەترسی ڕاوکردن لەگەڵمان بن تاوەکو پێکەوە گفتوگۆ لەگەڵ مامۆستا جەلال بکەین و وە گوزەرێکیش بە ناوچەکەدا بکەین. مامۆستاگیان سپاس بۆم دەرفەتە بەرزیە نرخێنین هیلاکمان کردیت کە ئەمڕۆ لە پشوای پێم خۆشە هەنێ گفتوگۆ بکەین و قسە بکەین سەبارەت بەوەی کە جەنابە ساڵانێکی زۆرە ئەم ئەرکە جوانە و لە ئاستۆ گرتۆ و پارێزگاری لەم سروشتاکەی بە سەوزایی و ئاژەڵەکانیشەوە پێم بڵێمە خولیایە یان خۆت بە هەستێکی بەرپرسیارەتی دەیبینی تو دەدەوێت پارێزگاری لەم سروشتە جوانە بکەیت. بەخێبێن سەر چاو خۆشحاڵم بە ئامادەبوونتان من خۆشم چێژی لێ بێنم بۆەوەی ئەوەی کە ئیکەم یا ئەوەی کە سروشت و خەڵکی چێژی لێ ئەبینێ بڵاو بێتەوە خەڵک چاوی لێ بکە و خەڵک چێژی لێوەگرێ
وڵا خولیا چیە خۆی دروست بۆ ژینگە و تەبیعەت و شوێنەکەەوە نەخۆش ئینسان وردەوردە بیرۆکەی بۆ دێ فکرێ بۆ دێ دەسەدا بمانە بەڵام ئیتر دوای ئەوەی ئەو چەند ساڵە کە وشکە ساڵی هەیە و کەمبارانی هەیە من دەسم داوەتە میشانە بۆ پارێزگاریکردن و بژانەوەی ئاژەڵی کێوی و باڵندەکان لەم ناوانە بەڵام ئەم ساڵ ئەرکەکەمان زۆر قرس بوو چونکە بێبارانی بوو ئەم کانیانی لەم کۆپیانەیە کۆپی وایە 4-5 کانیتایە زۆری وشک بۆ کەمی ماوەی سەم کۆپی ئێمە 34 کانیتایە دوانی ماوە ئەوەی سەرۆی خۆمان زەرعاتمان لێ کرد دارەکانی خۆمان و خواردنی خۆمان بەشی ئەوانەش ناکات زۆر کەمی کردو ناچات ئیم ساڵاتین ئەم کانێمان چا کردو لێرەوە بە ماندووبوونێکی زۆر و بە بەکارێنانی تەکنۆلۆژیا مزەخە و غەتاس و بۆڕی و سۆندە و مۆلیدە و ئەمانە تەنکیۆمانە ئەڵە دێنە سەر بۆ لای خانۆکی خۆمان نزیکەی وا 2 کیلۆمترە بێ لەوێشەوە بە مزەخەیەکی تر بۆ ئێمە هاتیان ڕێگاکەی زەحمەت و سەخت ڕێگاکەیم زووتر کردبوو هەر بۆ خۆشی کردبووم بۆی بینە سرم ئەوانە ئەرزێکی ترمانی لە خوارەوەمان کردە زەرعات لەبەر ئەو کردبوومان بەڵام میساڵ ئیسفادەمان لێ کرد ناچار بووین بۆی بەردەوام بین بە ئیشەکە ئیمساڵ دەستمەندایە ئەم ئاوەشمان بردەسەرەوە بۆی بەردەوامی لە ئیشەکەمان هەوڵەکانی من لای خۆم بۆ بە خولیا ینی بۆ بە واجبێکی هەمیشەی ینی ئەگەر هەفتێنێ مەسەر ئەم ناوە وەزانم شتێکم ون کردووە چێژ لەوە وەرەگەرم کە نەتیجەی هەیە ئیشەکانم ئەم قۆپیانە ئەم کوردستانە بە گشتی قۆپیەکان بە تایبەتی سروشتێکی جوانی هەیە لە دار و درەخت و ڕۆکی جوان جوان و باڵندەی زۆر زۆر دەگمەن و حیوان و حیوانە چێوی و بە هەموو جۆرەکانی حیوان لەم قۆپیان هەیە بەهۆی ئەو هەوڵانەی ئێمەوە ماونەتەوە بگرە گەشەیان کردو زیاد و مەسەرەن من ڕەم بێ بڵێم لە ساڵەکانی 2010 هاتی نەم شاخانە گەڕێن 500 حیوانمانە بینی 8 جارێکی تردا ئەمانە بەڵام ئێستا جاری وایە 100 سەرە بینیم بەیەکەوە ئەوە معنای وایە چێژمان پێبەخشیە ئاسوودەیمان پێ ئەبەخشیە هانمانەدا بۆی بەردەوام بین و زیاتر خەریکی بین. باسە لەوە کردکەوە چەند پارێزگاری لە ئەم ئاژەڵە کێوانەکە لەم ناوچێ ئاویان بۆ دابینەکەن جاری وایە لە زستانە خۆراکیان بۆ دابینەکەن هەنی ئەم جۆرە کارانە بەڕاستی زۆر پیرۆزە ئەکرێ پێم بڵێیانی ئێمە لە کوردستان دەکرێت چۆن بەخەمی ژینگەەوە بین چۆن بەخەمی ئەم ئاژەڵە کێویانەوە بمە بێ جیاوازی ئەکرێ خۆ ئیتر ئەوەی کە من کردومە ئیستا بە خۆشحاڵیەوە خەڵکانێک لە هەنێ شوێنی تر چاویان لێ کردو و هەمان ئیشیان دەستداوەتیە کەم تا زۆر لە هەموو شوێنەکانی کوردستان لە دەوروبەری دەربەنی خان لە بناری بەمۆر لە گەرمیان لە سەرقەڵا لە دەوری مەیدان و ڕێگەی خانەقینەوانە لە بناری کۆیە لە منتیقەی سەفین لە شوێنەکانی تر زۆر دەستیانداوە پێی من خۆشحاڵم کەەوە بینم بەڵام ئەمە کارێکی زۆر ترێوێت ینی حکوومەت ئەبێ ئەمە بەرنامێ بۆدانێ لە پێش حەقی وایە لە خوێندنگاکانەوە بەرنمەیەکیشین کە پارێزی بخەنێمێشتی مناڵەوە لە سفی 4 و 5 بداییەوە مناڵ ئاشناکەن بە ژینگە بە سروشت بە جوانی دار و درک کێوەکانی کوردستان بە ئاژەڵەکان بە جوانی ئاژەڵەکان بە مێژووی ئەو کوردستانە کە چیتیا بووە لە ورچ و پڵ و ئەنواعی فیلە گێژەوانە کە ئیسا پڵنگ نەبێت لەم مەتیقەیەمە هیچی نەماوە پێشتر تا ناوەڕاستی هێشتاکان هەمووی لێ بووە ئێستا وردە وردە ئەوانی تریش ژیاونەتەوە هەنێ ئاژەڵی کێوی هەبووە زۆر کەم بوونەوە ئیستا سوچە ڕوو چالەکە و نازانم ئەم بابەتانە زۆر بوون زۆر بوون بەراز هەر زیاد لە حەزیادی کردووە ئەمە وەکو بەرنمەیەک گەر حکوومەت لە خوێندنگاکانەوە مناڵ ئاشنا بکا پێی زەرەر و زیانی کوشتن و ڕاوکردن و داربڕین وانە بە مناڵ ئاشنا بکە بیخاتمێشیانەوە خەڵکی تر لەوەعی خۆیان شتێک دروستە بێت کە گەیشتە تەمەنێک پارێزگاری لە ژینگەکە هەوڵەدا بەشدار بێت لە ژینگە پارێزگی ژینگەی کوردستانی خۆش بێ ئەمە لەلایەکی تریشەوە حکوومەت حەقی وایە لە هەموو ناوەندەکانی حکومڕانی لە ناحیە و قەزا و محافەزەکان بەرنمەیەکی هەبێ فەرمانگەیەک هەبێ
معنی بێ بەم ئیشە معنی بێ بە پاراستنی سروشتی شاخەکان لە سووتانن لە داربڕین لە شتێکدانی معنی بێ بە مەنعکردنی ڕاو بە پارێزگاریکردیان بەچی ئاماتە پێشەوە بە تەنزیمکردنی ئەمانە ئەمە ئیشی حکوومەتە بەڵام ئەوە ئیسەوە ئەیبینی تەنها پۆلیسی دارستانەیە ئەوش لە 2005ەوە کاتی خۆی من لەگە کاعوسمانی حاجی مەحمووە ئەوە ماکرد پۆلیسی دارستانمان دروست کرد ڕۆڵێکی باشیانێ ئەوان جەنابتان دروستان کرد لەگەڵ کاعوسمانە لە هێزی پێشمەگانی پێشمەگەمانە خەڵکردوانی خەڵکمان تعین کردی سەر لە هەموو ناحەکان و قەزاکانە بڕێوەبەتی پۆلیسی دارستان ڕۆڵی باشی لە هەمووی سێتر بۆ ئێوە لە سنووری ئەولا لە هەولێر و دۆک پۆلیسی دارستان نییە نەخێر لیوای تایبەتیانەیە لەو لیوانەی سەر بە زێرەڤانی هێزەکانی هێشتان بەناوی ئەوە لیوای عسکەرین هەر کاتێ شتێکی لەو بابەتە بێ ئەوانە بان کرد بەڵام لە ناو ناحێ و خەزا و شتەکانە فەرمانگەیەکیان نییە بە ناوی پۆلیسی دارستان باشە مامۆستاجا پێم خۆشە بچینە ئەو شوێنەی کە دەرخانتان کردەوە بۆ شوێنی ئاودان و ئاژەڵە کێوێنە ئاوی لێ خۆنەوە هەنێک دیمەنی ئەوێش پیشانی بینەرانین و لەوێش کەمێ گفتوگۆ باش فەرموو باش فەرموو مامۆستا جەلالێمە هێناوەتە شوێنێکی زۆر بەرز بەڕاستی سامی هەیە ئەم جێگایە باسی ئەو کرد کە ڕۆژانە جاری وایە هەفتەی چەند جارێکی بۆ ئێرە بەڵێ وایە حەزم کرد لێرە ئەو دیمەنە ببینم کە دروستە کردەوە ئەو ئاژەڵە شێوانە دێن ئاوی لێ خۆنەوە ئەمە ئەرکانی دروستکردنی ئەم شوێنانە کەمێ باسی ئەوم بۆ بکەیانی ئەمە لە کێوە دەسە پێکردانی چەند شوێنی ئاوا دروست کردووە وەڵا خۆی لە 2012ەوە دەستم پێ کردووە بەڵام لە 2014 زۆر بەهینی بە خستی ینی تەنکی ئاو و سۆندە و ئەمەوانم دەست پێ کردووە لەم سەر شاخە لە درێژی ئەم 4-5 کیلۆمترە 11 کۆلی ئاوم داناوە لە خوارەوەش لە دووسێ شوێن ئاوی تەبیعی و کانیاوە چاکە بکردو و کابیرم بۆ داناون ئەوانە ئێستا زۆرن لەم ناوچە پێم وە لە حدودی 30 کامیرەیەکم داناوە 2 کامیرەی پیتیزێتەوە لە شوێنی بەرزڕووی تەکنیکەوە زەحمەت نەبوو میشی کامێرا زۆر زەحمەتە باش یەکەم کامیرەی کە کڕیم لە 2012 بە 56 وەرەقە کڕیم یەک کامیرە دوای 2 ساڵ هۆرە چەخماخە سووتانی دانێترم کردی باش بۆ هەرزانتر بۆ تۆزێ ئەوە زۆر ئەو کامیرانی کە دامناوەنیسە ئەیبینین کامیرەکان لە بریتانیا و کوڕێکی حەمەی ناوە بۆ مەکرێ و ئەینێرێ کامیرێکی زۆر باشن سۆلایی لەگەڵا سیمکاتی تێکەی میمۆری تێکەی خۆی بە کەیفی بۆ ئیشە کراوە بەرنامەی کردووە هەر 20 سانیە یا 30 سانیە بە کەیفی خۆم لە قتێک حرەکەیەک بێ تۆمارێکات و خەزێکا لە میمۆریەکە 24 سعادەیە لە تۆ من خۆم هەموو ڕۆژێ کاتێکی زۆرەوێ هەموو ڕۆژێ بە 12 کامیرا بچیت میمۆری هەموو تێسکی جاری وایە کامیرەیەکە لە ڕۆژێکە 300 لە قتت تەسجیلەکە من پێچمەوە کامەی شیاو بێ جوان بێ لای دەم و دایانێ خەزێکم لای خۆم و خۆی سعات 12 شەو دیلیتێکە و دەسەکات چەند کەسە داناوە بۆ سەرپەرشتی ئەمە خۆم کە ماڵێکی عەرەبم داناوە ناوەڕاستەوە ئاوەکاڵەکەن کوڕێکی بە گلادیشی مێناوە ئەوەش 4-5 ساڵە لە لامانە 2 کەسی تریشم مێناوە 4 پێشمەگەی حیمایە ئەو برجەشی ئەوانش لێرە یارمەتیماندن و ئاوەکان کە هەڵە دێنە سەر شاخ بۆ دووسێ تەنکی و دوای ئەوان تۆزیەکە لەسەر کۆلەکانە هەموو ڕۆژێ ئێواران ئەم عملێ هەیە جاری وایە بەیانیانی ژێبێن چونکە بەراز زۆرە بەراز کۆلی وایە مەسەر شەو 40-50 بەراز دەچێتە سەری ئاوی تیان نامێنێ کە بە کامیرەکانی بینم تیانمەوە تەلەفۆنیان بۆ کە مڵم بەیانی زوو ئاوی تێکەنەوە چونکە بەیانیان زوو حیوان و باڵندە ئۆمانە چنە سەری باڵندە بە تایبەتی بەیانیانە چێتە سەری بەیانیان زوو کەوە قاژووە ئەنواعی قوڵتەیە تەیر و تیورە ئیتر بولبولی جوان جوانە زۆر باڵندەی جوان جوانە چێتە سەری ئەوانە بە بەیانیانە چنە سەری بۆیە ناچار بەیانیش تەلەفۆنیان بۆ کەم پڕیکەنەوە هەر ڕۆژی ئاوا بوو ئەمە بێزگەل لەوەی کە مەسروف و هیلاکی و سۆندە و مزەخەوە ئەمە ئەسووتێ و کە ئەتەرنێت و هەورە چەخماخەت زۆر زەرمان لێدا ساڵانە گیانم بەوەی تر
ئەم برجەش هینێکیان داناوە هەرچەند تەسیرێکی وای نییە خۆشم مانعی سەوایقم بۆ داناون مانە خەرە ئولاوە بەڵام کاتم زۆر لێ کوژێ بەیانیان سعات 4 و 5 سبسەی کامیراکەم بزانم چیان لەسەر ئەم جا پیتیسێتەکان نەخەمە ئیش پیتیسێت لە مۆبایلەکەی خۆمە کۆنتترۆلی هەیە ئەسوڕێتەوە زوومەکە گەر ڕێجاری وایە زەلام دێ لەو سەر شاخانەدا بەزێ گومانیەوەی لێکەی ڕاوچیە زوم یەکەم چێ سیارەکەی تەلەفۆنەکە بۆم کوڕانە بچنات پێرێ بەسر پێرێ وڵا پێش 5 ڕۆژ قەمەری لەو سەر شاخەوەستا و تەلەفۆنم بۆ حرەسەکە وتم بزانێت کێە چوو بوو تیاتون بۆ قەزبا ئیتر ئەمانە کاتیوێ وەختێوێ وردەکاریەوێ ینی هیلاک و ماندووبوونێکی زۆری تەیە بەڵام بە نەتیجە لەبەرەوەی هەستم ڕێگەی شادێن مامۆستا ئێستا بەم ڕێگادین بەس جاران لەو لاواتی ڕێگەیەکی دوورتر بوو بەس ئەمە نزیکە ئیستەوا خەریکین باشتریشەکەن ئەم ڕێگەیە کاتمان لێ کوژێ و مەسروفان پێکە ئەوانە مهم نییە مهمەکەەوە ئێمە چێژی لێوەرەگین کە ئیبینین شتێکی باشمان کردووە سوودمان گەیانەوە بە ژینگە بەو باڵندە و ئاژەڵە کێویانە خەڵک پێی خۆشە خەڵک چاوی لێ کردووە لەبەرەوە من مرتاحم کە مرتاحم هیلاکیەکە مەڕایتر. مامۆستا جەلال دیارە قسە زۆرە بوتن ینی من دڵنیام لەوەی گەردانیشین لەسەرم سروشتە قسە بکەین و بمانەوێت خەڵک گۆشیار بکەینەوە چەندین پرۆگرامیەوە بەڵام بەداخەوەوانی دەرفەتەکە کەمە حەزەکەم ینی پرسیاری کۆتایی مەر ئەوە بێجەنا بەژینگە دۆستی خۆت باست کرد کە چەند وەختت ئەبا ئەم ئیش و کارانە و سەرپەرشتی ئەم سروشتە جوانە و بۆی دۆخێکی ئارام بۆ ماژەڵە شێوانە دروست بکە ینی حەزەکەم پەیامێکە دەبێیان قسەیەکە دەبێت بۆ خەڵکانی ڕاوەکەن دەست بۆ سروشتە بن و هەروەها خەڵکیشان بی کە وەکو جەنا لەم شوێنانەیە بتوانن ئانی سروش بپارێزن. من پێم خۆشە ئەم چاو پێکەوتنانە کە بڵاو بێتەوە خەڵکی بینێ ڕاوچەی بینێ ماندووبوونی ئێمە بینێ زەرەر و زیانی سروشتەکەی بینێ بێ هەست بکە شعور بکە کە هیچێکی خراپ بکەن هەروە خەڵک چاوی لێکا لە شوێنەکانی تر ئەم کارە خەڵک چاوی لێ کردو دەستیان پێ کردو لە زۆر شوێن بەڵام پەیام بۆ خەڵکەکە ئەوەیە مەسەلەن جاری وایە ئاگرەکەوێتەوە خەڵکی دیهاتەکان بە پەلە فریای بکەون ئاگرەکان بکوژێنەوە یا خەڵکە بینن دێدارە بڕێ نەیەڵن دەستگا تایبەتمەندەکانی ناوخۆ ئیتر بە ئاسایش و بە پۆلیس و دارستان و هەموو ئەمانە وریاتر و هوشیارتر و دڵسۆزانتر کار بکەن بە دوای خەڵکا بگەڕێن مەسەلەن ئیسە مەجموعی خەڵک ڕاوەکان لەو دیهاتانەی بناوی سەنگا و لە قەراخواانە ناوەکانیان ناسراوە لای ئاسایش و پۆلیسی دارستان حکوومەت دەستیان بکاتەوە چووکە جاری وایە پۆلیسە چێ زەلامی بگرێ تەقیان لێکن مەسوولی ئاسایشی مەسوولی دارستانی سەنگا و لە شەڕێکی وابرینار بوو دوومان لەسەر جێکەوت یعنی ئەمە حکوومەت ئەگەر بە تەنگ ئەمانەوە نییە پشگیری ئەم هێزانە نەکا هیچیان پێ ناکرێ هەروەها محکەمەکانیش قورسیکەن لەسەر ڕاوچەکان خەڵکی دیاتەکانیش کە شتێکە بین لە بابەتی ڕاوکردن و داربڕین و ئاگرکەوتنەوەوانە هاوکاری دەستگاکان بن خۆیان بێن بچن منعی بکەن خەبەریان لێ بدەن زەلان ڕاوچێ بینن بەیانیان خەڵکی وایە لە دیەکەیان ڕاوچەیە کە ئەچێ بۆ ڕاو بەیانەکەی دڵسۆزی وایە تەلەفۆنەکە بۆ پۆلیس بۆ ئاسایش بۆ پۆلیسی دارستان ئەڵێ فڵان کەس چووە بۆ ڕاو بەو نەوعانە توانین تۆزێ کەمی کەنەوە کۆنتڕۆ بکەن ئیسەر لەم هەفتەی پێشوو دەڕۆژە پۆلیسی دارستانی چەمچەماڵ 3 جار لە 3 حاڵەتی جیاوازە 3 حیوانی کێویان گرتووە خەڵک گرتوێتی مەسەلەن لە توێنێتیا کەڵێکی 3 ساڵان پەیکی کەوتووە زەلام گردوێتی بردوێتی لە ئاوی داوە پێوزین و بۆتەوە گرتوانە دوێنێ و پێرە مدیریە دارستانی سلێمانی کاک وشار تەلەفۆنی بەگروتیەوە کارێکیوێکی تر گیراوە بەو نەوە هەمووی ئەهێنن لێرە بەڕەڵایەکەن یعنی مۆزوعەکە تۆزێ چۆتە سەر سکەی خۆی خۆشحاڵیە خەڵک چاوی لێ کردووە خەڵکیش هەنێ خەڵکێ دەستبەرداری ڕاو بووە بەڵام خەڵکێ بووە بە خولیا لایەن نەخۆشی وەکو جگەرە کێشانی لاتۆ لایەن بۆ ترک ناکرێت بینەرانی بەڕێز لەم سروشتە جوان و دڵڕەفێنەی قەرەداخ کۆتاییمان بە بەرنامەی سۆراخێنا بەڵام دەمەوێت لە کۆتاییدا ئەوتان پێ بڵێم کە ئەم سروشتە جوانی کوردستان ئەو ئاژەڵی کێویانی کە لە شاخ و کێو و دەشتەکاندان شایان بەڕاوکردنین بەڵکو شایان بەوەن کە پارێزگاریان لێ بکەین وە ژینگەیەکی ئارامیان بۆ بڕەخسێنین وەک بینیتان لە سەرەتای پرۆگرامەکە چووینە گەرمیان و
ئەو ئاسکە جوانانەمان بینی کە خۆشببختانە دەتوانن ئازادانە بسوڕێنەوە ئەگەرچی هێشتا مەترسی ڕاوکردنیان لەسرە بەڵام کەشەکە تا ڕادەیەک لەبارە و وەکو لەوێش کە ئەوانی کە تایبەتن بەم بابەتەوە قسەیان کرد ئەو گیر و گرفتانی هەیەە پێویستە حکوومەت بێتە سەرخەت و ئامێری پێویست و توانای پێویست بۆ پۆلیسی دارستان بەرجەستە بکات بۆی بتوانن بەباشی پارێزگاری لە ژینگەکە بکەن و لە بەشێکی دیکەی پرۆگرامەکەشەوە بۆ هاتیینە قەراخ و لەگەڵ مامۆستا جەلال هەندێک گفتوگۆمان کرد باسیەوەی کرد کە چۆن هەوڵیدا و جوهدی کردووە لە چەند ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە و لە داهاتووشدا تەمەەن باقی بێ هەوڵی پاراستنی ئەم سروشتە جوانەدا و ئەو بۆ ئەم ئاژەڵە کێویانە دابینەکەوە ژینگەکەیانە پارێزەوە لە دەستی ڕاوکردن دووریانە خاتەوە من ئومێدەوارم من و ئێوە هەمومان سروشتی کوردستان بپارێزین خۆمان بەخاوەنی ئەم سروشتە بزانین و دەست نەبیت بۆ شێواندنی سروشت سوپاس کە بینەری بەرنامەکە بوون کوردستان ئاوادان سۆراغ بەردەوامە بێت.